هەموو کەسێ لە ژیانی خۆیان کۆمەڵی ئاواتی داناوە کە پێی بگات بۆ ئەمە بەستەش کۆمەڵێک بەختکردن و کۆمەڵێک تەسحیە و کۆمەڵی هەنگاوەنێ تاوەکو لە سەرنجامە بگاتە ئەوەی کە بەدوایە ڕای کردووە. چۆن ئینسان بتوانێت ئەم فەلاحەی دەستکەوێت، ئەو نوێژەی کە هەموو ڕۆژە بانگ دەکرێ حەیە عەلە الفەلاح، وەرە بەدەم سەرفرازیەوە، وەرە بەدەم گەورەییەوە، وەرە بەدەم بردنەوەوە، وەرە بەدەم دڵخۆشیەوە، وەرە بەدەم سەرکەوتنەوە. ئەمەیە کە هەمومان هەوڵی بۆ دەین. جا قیاسی سەرکەوتن لای هەر یەکێکمان، قیاسی بردنەوە شتێکە، لای کەسێ پارەیە، لای کەسێ پۆستە، لای کەسێ خوێندنە، لای کەسێک ناونانوشان و ناوبانگە، لای کەسێک خێزانە، لای کەسێک ماڵە، هەر یەکە و بە شێوەیەک لە بردنەوە تێگا. ئەم بردنەوانش هەمووی لە ژیانی ئینسان تێناپەڕێ. بۆی ئینسانێکە بینیت هەموو ژیانی بەوە پابند کردووە کە چۆن بخوێنێت، چۆن هەوڵ بات، چۆن مامۆستا بگرێت، چۆن دەرەجەی بەرز بێنێ بۆ ئەوەی کە سەرکەوتوو بێ، بۆ ئەوەی کە براوە بێ، بۆ ئەوەی کە جیاواز بێ لە هاوڕێکانی. ئەم قیاسە کە ئەکرێ لە ژیانی ئینسانی موسڵمانە، ئەم بردنەوەیە لەوانەیە لە قورئانە بە شێوەیەکی تر باسکرا بێ، بە شێوەیەکی تر قورئان پێمان بڵێ کە بێ بمان خاتە سەر ڕاستە شەقامەکە بڵێ ئەگەرەتانەوێ براوە بن، ئەگەرەتانەوێ سەرکەوتوو بن، ئەمە ڕێگەکەیە کە بۆم داناون. ئەمە فولکەکەیە کە بە چواردەوری ئەسوڕێنەوە. ئەمە دوڕیانەکەیە کە لێرەوە هەڵبژاردنەکە دەست پێکات و دابەشە بن بەسەر بینا و بەسەر مزگەوت و بەسەر ماڵ و بەسەر خان و بەسەر شوێنی ئیشکردن و بەسەر دام و دەستگاکانە. لێرەوە سەرکەوتن بردنەوە ئەمەیە کە خوای گەورە فەرمێت قەد ئەفلەح المؤمنون، بەڕاستی موسڵمانەکان براوە بوون، ئەوانەی کە ئیمانیان هێنا براوە بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکیان لە خزمەتی سەحابەکانە بوو، عمەری کوڕی خەتاب بۆمانە جێڕێتەوە فەرمێ ئەمانزانی پێغەمبەری خوا هەر کاتێک وەحی بۆ بهاتایە جۆمان لە دەنگی گیزەگیزی هەنگ بوو لە دەوری. ئەفەرمێ ماوەی ئاوا بێدەنگ بوو زانیمان وەحی بۆ دێ، جۆمان لە گیزەکە بوو، فەرمووی اللهم زدنا ولا تنقصنا وأكرمنا ولا تهنا وأعطنا ولا تحرمنا وآثرنا ولا تؤثر علينا وأرضنا وارض عنا. دەستی کرد بە دوعاکردن، خوایە بمان دەرێ، خوایە بۆمان زیادکە، خوایە بێبەشمان مەکە، خوایە ڕێزمان لێ بگرە، خوایە ئیهانەمان مەکە، خوایە ڕازیمان کە، خوایە لێمان ڕازی بە. فەرمێ ئەم دوعایانەی کرد و فەرمووی ئێستا دەئایەت لقد أنزل علي 10 آيات من أقامهن دخل الجنة. ئێستا دەئایەتم بۆ هات ئەوەی کە ئەم دەئایەتە جێبەجێ بکات بە گەورەی ڕایگەری ئەچێتە بەهشتەوە. قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون حتى وهم فيها خالدون. صحابة كان همو هەوڵێکیان بۆ ئەوە بوو کە چۆن بتوانن لە ژیانی خۆیانە براوە بن، فەلاح بەدەست بێنن، بەڵام لەسەر ڕێوڕسمی قورئان بە تەنمەی بەشەری نا، بە قسە و قسەڵۆک نا، بە خەیاڵ و بە پڕوپوچی نا، نەخێر ئەوەی قورئان داینابوو وەکو خۆی سەحابە بەدوای ئەوە بوو کە جێبەجێی کات. بۆیە بینیت ئەم ئاەتە بەچی دەست پێکات؟ بەقەد ئەفلەح المؤمنون، بەڕاستی موسڵمانان سەرکەوتوو بوون. لە دوای چیەوە هاتووە؟ لە دوای سوورەی ئەنبیاءەوە هاتووە، 118 ئاەتە. بەچی دەست پێکات؟ بقد أفلح المؤمنون. بچی کۆتاییەت إنه لا يفلح الكافرون. کافرەکان قەت سەرکەوتوو نابن، هەرچەنێ بیان بینیت لە پۆست و لە پارە و لە مەنسەب و لە ناوبانگ و خاوەنی ئیعلام و خاوەنی حیزب و خاوەنی دەسەڵات و خاوەنی هەموو شتێ بن، إنه لا يفلح الكافرون. هیچ کاتێ ئینسانی کافر سەرکەوتوو نابێت. بۆیە بینیت ئەخیری ئەم سوورەتە شەر بۆ کۆتایی دێ وەقل رب اغفر وارحم وأنت خير الراحمين. خوای گەورە بەڕەحم بە، خوای گەورە ڕەحم بە موسڵمانەکان بکە، ڕەحم بە ئێمەش بکە. ئەبینیت خۆشەویستەکەم قورئان کە ناوی براوەی هەڵبژاردووە بۆ کۆمەڵێ خەڵکێک کە پێی عاقڵ بن،